ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. سێبەری عەرشی خوا لە قیامەتە یەکێکە لە ئومنیاتەکانی ئینسانی ئیماندار کە لە ساحەی مەحشەر و زەحمەتی ئەوەیە لەژێر سێبەری عەرشی ڕەب العالەمین بێت و زەحمەتی نەبینێ. جیلێک و چینێک لەو چینانەی کە زەحمەتی نابینن لە فەرمایشتەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم دوو کەسن کە لەبەر خاتی خوا یەکیان خۆشەوێ لەسەر مەحەبەت بۆ خوا کۆ ئەبنەوە و لەسەر مەحەبەت بۆ خوا یەکتری بەجێ ئەهێڵن. ئەفەرمێ رجلان تحابا في الله اجتمع عليه وتفرقا عليه. ئەفەرمێ دوو پیاون کە لەبەر خاتری خوا یەکیان خۆش ئەوێ، هیچ مەبەست و مراد و مرازێکیان نییە لەوەی کە یەکتریان خۆشەوێ، تەنها ذاتی ئەڵڵا نەبێ جەل جەلالوه. بابەتی مەحەبەت لەبەر خاتی خوا بابەتێکی زۆر گەورەیە، جۆرێکە لە عیبادەتە زۆر گەورەکان. ئەمڕۆ کافران و بێدینان ئێمەیان ڕەنگ کردووە، قەوم کردووە، بچووکیان کردینەوە. ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم وهالێکە کە لەسەر بغض و کینە بژین. ئەگەر نا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی مەحەبەتن، ئومەتی خۆشەویستین لەگەڵ یەکترە. مەحەبەت زۆر گەورەترە لە قەومیەت. لە ئیسلامە مەحەبەت زۆر گەورەترە لە حیزب، مەحەبەت زۆر گەورەترە لە عەشیرەت و بنەماڵە. مەحەبەتی ئیمانداران بۆ یەکتر زۆر گەورەیە کاتێک کە ئیمانداران لێی تێبگەن. ئەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەشێکی گەورەی عەقیدەی ئێمە باسەکە کە وەلایە، کە ئیمانداران ئەبێت یەکیان خۆش بێ، نابێشتە کاتیە دنیاویەکان بیان کاتە دوژمنی یەکتر. ئێمەی ئەهلی مزگەوت ئەبێ بە معنای کەلیمە یەکترمان خۆش بێ، ئەبێ لەبەر خاتی خوا دڵمان پڕکەین لە خۆشەویستی بۆ یەکتر. چوویتە هەر مزگەوتێکەوە لە هەر شوێنێکە هەر جۆرە خەڵکێکی لێ بۆ ئەبێت دڵی تۆ پڕ بێ لە مەحەبەت بۆیان. هەموو ئەوانەی سوژدا بن لەسەر زەویە ئەبێت دڵی تۆ پڕ بێ لە مەحەبەت بۆیان. ئەم فەرمایشتە مبارەکە ئەفەرمێ رجلان تحابا في الله. تحابا بابی مشارەکەیە لە عەرەبیە، واتە ئەم دوو کەسە هەردووکیان یەکتریان خۆشەوێ لەبەر خاتی خوا. ئەم ئەوی خۆشەوێ ئەویش ئەوی خۆشەوێ. ئەم دوو جۆرە کەسە کە لەسەر خوا و لەبەر خاتی خوا کۆ ئەبنەوە لە دنیا لە قیامەتە لەژێر سێبەری عەرشی ڕەب العالەمینە ئەبن. ئەوانەی کە لەبەر خاتی خوا لێرە یەکیان ئەوێت لەوێ پلەیان زۆر بەرزە لە حوزوری خوایە جەل جەلالوه. لە فەرمایشتێکە لە فەضلی ئەم کەسانە ئەفەرمێ المتحابون في جلالي لهم منابر من نور. ئەو کەسانەی کە لەبەر خاتی خوا لێرە لەبەر خاتی جەلالی خوا یەکتریان خۆشە، منبەری نورینی جوانیان بۆ دروستەکرێ لە دەوری عەرش. لەوێ ئاوا مامەڵە ئەکەن. ئەنبیا لەگەڵ شوهەدا هەموویان کاتێک کە ئەم منبەرانە ئەبینن غیبتە و ئێرەیی ئەبن بەوانەی کە ئەچنەوە ئەم منبەرانەوە کە ئەمانە ئەو کەسان لەبەر خاتی خوا یەکتریان خۆشە. ئەگەر لەبەر خاتی خوا یەکترمان خۆشویست لە قیامەتە جار ئەدرێ بۆمان. ئەین المتحابون بجەلالی. کوان ئەوانەی کە لەبەر خاتی جەلالی من یەکتریان خۆش کۆ ئەکرێنەوە لەوێ. ڕێزێکی زۆر گەورە لێ ئەگیرێ ئەگەر لێرە لەبەر خاتی خوا خەڵکت خۆش بێ.
مادە و دنیا شتێکی زۆر کاتیە هەمومان ئێرە بەجێ هێڵین کێ ئەو کەسەی ئەوەندە خۆشبەختە لە دنیا کۆمەڵێ سەدیق و برادەر و خۆشەویستی هەن کە تەنها لە بەرخاتی خوا ئەوانی ئەوێت ئێمە لە زەمانێکە ئەژین خەریکە جوانیەکان لە دەست ئەدەین کوا ئەو پیرەی جاران لە لادەیەکەوە بۆ لادەیەکی تر بە پێ و بە زەحمەتی ئەچوو تەنها لە بەرەوەی سیلەیەکی ڕەحم جێبەجێکە یان ڕەفیقێکی کۆنی هەبوو لە بەرخاتی خوا خۆشی ئەویست و ئەچوو سەری لێ ئەدا ئێستا جۆری مامەڵەمان لە میوانداریشە جوان نەماوە لەگەڵ یەکترا زۆر بە سادەیی مامەڵە ئەکەین میوانداری یەک ئەکەین بە جەستە بەڵام ڕۆحمان ئاگای لە یەکتر نییە ئەزانن خۆشەویستەکان چۆن مامەڵیان لەگەڵ یەکترا ئەکرد چۆن کاتێک کەسێکیان ئەمرد و سەردانی گۆڕی هاوڵەکەی ئەکرد و ئەگریا بەسەریە ئەم زەمانە چ زەمانێکە تێکەوتوین ئەم وشکە ساڵیەت چیە تێکەوتوین ئێمە کافر و بێدین توانی ئەوەمان لێ بکات ئەوەندە کارکە لەسەر کۆمەڵایەتی ئێمە ئەبەو شێوازە مامەڵەکەی لەگەڵ یەکترە وەڵڵاهی ئینسان شەرم ئەکا جاری وە هەیە برا لەگەڵ برایە کە خوا بە عەزەمەتی خۆیانمانێکەوتە برا لەبەر حیزبایەتی دڵیان ئەیەشێ لە یەکتر لەبەر هەندێشتی دنیەوی باخێک لا باخێک لا ڕێیەک لەسەر ئەم شتە بچووکانە بینیان تێکەچێ لەگەڵ یەکترە لەسەر مناڵ بینیان تێکەچ لەسەر خێزان و ژن بینیان تێکەچ داوەشین بۆ دوو برا کە ئافرەتێک بتوانێت بینیان تێک بدە ئەوە چۆن تێگەشتنێکە لە برایەتی چۆن تێگەشتنێکە لە مەحەبەت کوان ئەو سەدیق و ڕەفیقانەی تەنها لەبەر خاتی خوا یەکیان ئەویست و بۆ یەک ئەتوانەوە ئەزانن یەکێک لە فەزڵەکانی ئەوەی کە یەکترمان خۆش بێ مەحەبەتی خوا بەسەرمانەدا ئەبارێ ئەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ وجبت محبتي للمتحابين فيا واجب بووە مەحەبەتی من بۆ ئەو کەسانەی تەنها و تەنها لەبەر خاتری من یەکیان خۆشە والمتجالسين فيا تەنها لەبەر خاتی من پێکەوە دائنیشن دانیشتەکانیان تەنها لەبەر خاتری منە والمتزاورين فيا لەبەر خاتری من سەردان یەکتر ئەکەن و ئامۆژە یەکتر ئەکەن ئەمە صفەتێکی زۆر گەورەی ئەهلی ئیمانە سەردانیکردنمان دانیشتنمان خۆشەویستیمان هەمووی لەبەر خاتی خوا بێ لەگەڵ یەکترا نە لە بابەتێکی دنیەوی کەسێک لەبەرەوەی سوودێکی دنیەوی بە من ئەگەیەنێ خۆم زەلیل کەم لە بەردەمیاوە بڕۆم نا لەبەر خاتی خوا کەوترا ئەڵڵا هەموو شتێک ئەبڕێتەوە تۆی ئیماندار ئەبێ بزانین چۆن مامەڵاکەی لەگەڵ دۆست و خۆشەویستەکانت ئەبێ بەشێکت هەبێت لەمە بۆی لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەرە عەرشی خوایە بژمێرە بزانە چەند ڕەفیقت هەیە لەبەر خاتی خوا خۆش دەوە هیچ مەبەست و بەرامێکت نییە تەنها خودا لە بینتانایە بزانە چەند کەس هەیە لەسەر زەویە یەکتریتان خۆش بێ تەنها لەم پێناوە ئێمە بۆ چێژی ئیمان ناکەین ئەوە تا یەنە مزگەوتەوە نوێژەکەین نوێژێکی وشک ڕۆحمان ناجوڵێنێ بەشێک لە هۆکارەکەی ئەوەیە کە ئەم مەحەبەتە لە نێوانمانە نەماوە ئێمە عەقیدەمان هەیە و بەروبوومی عەقیدەمان هەیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ کێ ئەو کەسەی چێژی ئیمانەکە بەروبوومی عەقیدە ئەخوا یەکێک لەو پێڕانە ئەوانن کە وأن يحب المرء لا يحبه إلا لله كسيكي خوشي تنها لبرخوا خوشي أو كس الزوق إيمان أكا تشيجي إيمان أكا لزد أكا لطاعاتي لعباداتي كي أيوة شيريني إيمان بشات دلي بيغمر صلى الله عليه وسلم أفرمي با كسيكي خوش به هيج ما بستيكي نبي تنها وتنها لبرخاتي خوانب كوتا فرمايج لخزمتانا كبيانكم لو أتي استئم هرهما معجب بويك إمامي أبو بكر كمالي إيماني هي لنا أمته باسي الصحابة قوركان أكين همو ظلمان أقشيته ولا إيماني أوان كي إيماني زوزو متكامل لنا أمته أفرمن من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان سري أمتشان كلمات الشيريني بيغمرك صلى الله عليه وسلم چون جياني تو لقالب أدا وراكي أخا هر كسي خوشوستي لبرخاتي خوابو الرقيشي لبرخاتي خوابو لبرخاتي نفسي بدي خوي نبو
تەنها لەبەر خاتی خوا خۆشویستن و ڕقلێبوونی ئەکرد، لەبەر خاتی خوا ئەی بەخشی، لەبەر خاتی خوا ئەی گرتەوە، ئەو کەسە ئیمانی کامڵە. ئیمانی کامڵ هی ئەو کەسەیە کە لە معنای مەحەبەت تێگەیشتووە، لە بغض تێگەیشتووە. واللهی زۆر سەیرە جاری وهەیە لە مەجلیسێکا دانیشتووی کۆمەڵی ئەهلی دەستنوێژ و مزگەوت و جوان زەمی کۆمەڵی موسڵمان ئەکەن کە ئەنەما ئەمانە خارجی دینن، ئەوە مامەڵەیان لەگەڵاک لەبەرەوەی سیاسەت و تەلەڤیزیۆن و نازانم ئەم ئیخبارە درۆیانەی کە ئەمڕۆ هەیە سەهیۆنەتی جیهانی تەئسیری لێ کردوین. جاری وهەیە گروپێکی موسڵمان، خەڵکێکی موسڵمان تۆ هەر هەمووی بەرامبەری ئەوەستیتە. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کوا بەو شێوازە مامەڵمان لەگەڵ یەکا کردووە؟ کوا قەت ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە لەسەر مامەڵەی سیاسی مامەڵەی لەگەڵ یەکترا کردبێ؟ لە قیامەتە کەی پرسیاری سیاسەت لێ ئەکرێ؟ کەی پرسیاری حیزبەکەت لێ ئەکرێ لەکوێ بوویت و چی بوو چ کارە بوو؟ پرسیاری ئەم خواناسیانەت لێ ئەکرێ تۆ ڕقم چەند بووی لە حوزوری خوایە و لە مزگەوتە، دڵت چەند زیندوو بوو، محەبەتت چۆن تەوزیع کردبوو لە دڵتا لەبەر خاتی خوا. ئەمانە مهمن بۆ ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. والله ئینسان شەرم ئەکا لە ئەمڕۆیە لە هەندێ مەجالیسا دائەنیشێت ئەبینێ مەجالیسەکان هەر هەمووی ئەوەی کە لە فەیسبووکەکە ئەیخوێنیتەوە هەر ئەوەیە بەسەر زمانەکانەوە. ئەی هاوار ئەبێ لە قیامەتە چەند محاسبە بکرێن لەسەر کەلیمە، چەند ئەو وشانەی کەوتومانە لە مەجالیسە لەسەرمان بۆتە ماڵ، چەندێک ئێمە هاتووین لەبەر خاتی خوا ژیانی خۆمانمان ڕێکخستووە، ئای چەندێکمان بەخشیوە بۆتە بەڵا بەسەرمانەوە، چەندێک دەستمان گرتوەوە بۆتە بەڵا بەسەرمانەوە، چەند ڕق لە دڵمانە دروست بووە بەڵا بووە بەسەرمانەوە. ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کورە ئێمە ئومەتێکی زیندووین، بەخوا لە پێش جەستەمانە ڕۆحمان زیندووە. ئێمە ئەوانەین کە نەک لێرە لەگەڵ یەکترا ئەژین، مەحەبەت بۆ دوای مردنە، بۆ ڕۆژی قیامەتە. حەسەنی بەسری ئەفەرمێ متەحابەکان لە پێناوی یەکە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکترێک. ئیشی ئێمە ئەم تۆزە نییە، ئەم دوو ڕۆژەی ئێرە نییە، لە دوای مردن ئێمە چین لەگەڵ یەکە. لە ڕۆژی قیامەت و ساحەی مەحشەرە ئێمە چۆنین لەگەڵ یەکترا، لە بەهەشتا چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ یەکتر. ئێمە زۆر گرنگە هەر یەکێک لە ئێمە تێبگەین تۆ یەک جار بڵێ اللهم اغفر للمؤمنین والمؤمنات، هەر ئەم کەلیمە بە زمان تابێ. چی ئیماندار هەبووە لەم کوڕەی زەویە وەفاتی کردووە ڕۆشتووە هەیە دێت بە ئەندازی هەر هەمویان ئەجر بۆ تۆ ئەنووسری. تۆ ئیماندار ڕەبتە لەگەڵ ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ڕەبتێکی گەورەیە. ئومەتی تۆ قەومی نیت، تۆ حیزبی نیت، تۆ سیاسی نیت، تۆ پارەپەرست نیت، تۆ ئومەتی محەممەدی صلی الله عليه وآله وسلم. ئێمە پێویستە بەتایبەتی لەم زەمەنی بێدڵی وشکە ساڵیە بارانی ڕەحمەتی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵمان زیندوو کاتە. لەم زەمەنە بچینە دەرەوە، لەم حاڵەی ئێستا دوورکەوینەوە، بینەوە سەر ئەساسی دینداری و دین و خواناسیمان، هەموو شتەکانی تر فڕێ دەین و وەلانێن، ڕووکەینە قاپی ڕەب العالەمین و هەموو پەیامەکانی گەورە پەیامبەرمان جێبەجێکەین لە خۆمانە. دەی خوایە بۆ خاتری گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، مەحەبەت لە نێوانمانە زیاد کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەم فەسادانەی ڕووی کردوتە ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە لێمانی دوور خەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ڕق و کینە لەم وڵاتەی ئێمە مەهێڵە. یا ڕەبی خوایە پەیوەندی لە نێوانمانە زیاتر کە، بەهێزمان کە، مەجالیسەکانمان بکەرە مەجالیسی خۆت، زیارەتەکانمان بکەرە زیارەتی خۆت، محەبەتمان یا ئیلاهی تەنها بۆ تۆ بێ، بغض و کینەمان تەنها لە پێناوی تۆیا بێ. دەی ئیلاهی ئەم عەبدانە ڕویان کەوتە ماڵەکەی تۆ، بەخوا پەروەردگارە ئەم عەبدانە ئەگەر چی هەڵەو کەم و کوڕیمان زۆر بێ، بەڵام بەخوا ئیلاهی تۆ خۆش شاهیدی سەری بەرزی خۆمان هیچ کاتێک لە سوجدان نەوی نەکردو تەنها لە حوزوری تۆیان نەبێ. بەخوا ئیلاهی ڕکوعمان نەبردو تەنها بۆ تۆ نەبێ، هەرچەند خەتابار بین قەت دەستی زەلیلیمان بەرز نەکردوەوە تەنها لە بارەگای تۆ نەبێ. دەیا ئیلاهی دوعاکان وەرگرە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.